هەرێم ئەسوەد شەهیدی فەرموودەکانی پەیامبەر درودی خوای لەسەر، گەنجێکی خواناس و ڕێبوارێکی ڕێگەی ئیسلام بە هەژاری ژیانی گوزەراند، بەڵام هێندەی دەیان دەوڵەمەند و ساماندار ناوبانگی پەیدا کرد. هەرێم ئەسوەد ساڵح ساڵی 1994 لە شارۆچکەی تەقتەق لەدایک بووە. لە ئامێزی خێزانێکی دینداردا گەورە بووە و پەروەردەکراوە. لە شارۆچکەی تەقتەق تا قۆناغی ئامادەیی خوێندووە. ساڵی 2012 پەیوەندی بە ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە کردووە و ئەندامێکی چالاک و دڵسۆز بووە. ساڵانی 2016 و 2017 بەرپرسی لقی تەقتەقی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بووە و لە ساڵی 2017 تا کۆچی دوایی کرد بەرپرسی ڕاگەیاندنی هەمان لق بوو. ساڵی 2016 لە تەمەنی 22 ساڵیدا ژیانی هاوسەری پێکەوە ناو بووەتە باوکی دوو منداڵ بە ناوەکانی ڕێدین و ڕێنور. هەرێم ئەسوەد لە پاڵکاری کەسابەت و ژیانی خاکەڕایی خۆیدا پرۆژەی زۆر و خەونی گەورەی هەبوو. ماوەیەک بەرپرسی ڕاگەیاندنی ئەنجومەنی تەقتەقی کۆمەڵی دادگەری کوردستان بوو. لەگەڵەوەشدا سەرقاڵی کاری خێرخوازی و دەستگیرۆیی هەژاران و قوتابیانی نەدار بوو. ماوەیەک بەر لەوەی کۆچی دوایی بکات بووە کارگێڕی لقی تەقتەقی دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. هەروەها یەکێک بوو لە دامەزرێنەرانی قوتابخانەی عەبدوڵڵای کوڕی عومەر بۆ زانستە شەرعیەکان لە شارۆچکەی تەقتەق. لە چالاکیەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لقی تەقتەق سەرپەرشتی پرۆژەی دۆستانی موحەممەد و پرشنگی فەرموودە بوو. ئەم گەنجە دیندار و خواناسە خۆشەویستێکی لە ڕادە بەدەری هەبوو بۆ پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت، کە زۆر جار شعری بە باڵای ئەو خۆشەویستی خۆی بۆ دیداری پەیامبەرەکەیدا هەڵدەدا. زۆر جاران دەیوت مەگەر ئاوی حەیاتی دیتنی ئەو لە دڵلا بات هەناسەی زوڵمەتی شەو، بە ئاواتم شەوێ بێت و ئەوینم بەدی بێت و جەماڵی ئەو ببینم. ساڵی 2019 بوو بە بەڕێوەبەری پرۆژەی بەهای فەرموودە لە شارۆچکەی تەقتەق. بە دڵ و گیان کاری بۆ ئەو پرۆژەیە دەکرد. شەو و ڕۆژی خست بۆ سەر یەک بۆ خزمەتی فەرموودە پیرۆزەکانی پەیامبەری خۆشەویست درودی خوای لەسەر بێت. دوجار لە پێناوی ئەو خۆشەویستیە بەتینەشدا سەری نایەوە. ڕۆژی 28 تەمووزی 2022 لە کاتێکدا سەرقاڵی بە جێگەیاندنی ئەرکەکانی پرۆژەی بەهای فەرموودە بوو، دووچاری ڕووداوی هاتوچۆ هات و بە سەختی بریندار بوو. چووە دۆخی کۆما. پاش هەفتەیەک لە وەرگرتنی چارەسەر سەرنجام کاتژمێر 9 شەوی 3 ئابی 2022 بۆ دوایین جار چاوەکانی لێک ناو ماڵ ئاوایی لە هاوسەر و منداڵ و هاوڕێ و پرۆژەکانی کرد. ئەوەی ناوبانگی کاکە هەرێمی بەگوێی هەموواندا زیاتر ناساند مەراسیمی ناشتنی تەرمەکەی بوو کە لە شارۆچکە ئەزیزەکەی خۆی لە تەقتەق کاتی شۆرین و بە خاک سپاردنی تەرمەکەی هەموو ئامادەبووان هەستیان بە بۆنێکی هێندە خۆش کرد و تێکڕا شاهیدی ئەوەیاندا بێ ئەوەی بۆنیان بۆ بەکار هێنابێت. ئەو بۆنی میسکی بە هەمووان بەخشی.